ئەو ئەندامەی حیزبی دیموکرات کە لەلایەن یەکێتیەوە ڕادەستی ئێران کرایەوە چی لێ بەسەر دێت؟ بێهزاد خسرەوی بۆچی گیرا و چۆن ڕادەست کرایەوە؟ تیوار زانیاری نەبیستراوتان بۆ ئاشکرا دەکات. سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە 5 ئەیلولی 2024 چەند زانیاریەکی گرنگ بە تیوار گەیشت. زانیاریەکان باسییان لەوە دەکرد کە گوایە ئەندامێکی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە سلێمانی لەلایەن یەکێتیەوە ڕادەستی کۆماری ئیسلامی ئێران و ئیدارەی ئیتڵاعاتی و ڕژێمە لە شاری سنە کراوەتەوە. دوایی بە دوواداچوونەکان تیوار دەستی بە کۆمەڵێک زانیاری ورد و پشتڕاستکراوە گەیشت و زانیمان کە هەواڵەکە ڕاستە و ئەو کەسە ناوی بێهزاد خسرەویە و تەمەنی 35 ساڵە، بە ڕەچەڵک خەڵکی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستانە و ماوەی 10 ساڵە لە شاری سلێمانی لەگەڵ دایکی بە ناوی حەدیقە حوسێنی و خوشکێکی بە ناوی بێگەرد خسرەوی بە فەرمی و بە شێوەی یاسایی نیشتەجێی شاری سلێمانین. دوای بە دوواداچوونی زیاتر دەرکەوت کە بێهزاد خسرەوی ئەندامی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە. خزم و هاوڕێیانی بێهزاد خسرەوی بە تیواریان وت چەند ڕۆژێک پێشتر لە قیاسایشی سەرچناری سلێمانی بە مەبەستی چەند پرسیارێک بێزادیان بان کردووە و ئیتر لەو ڕۆژەوە نەمانتیەوە. ئاسایشی سلێمانی بە لێدان و شکنجە کوڕەکەمانیان ڕادەستی ئێران کردووە. ڕۆژی یەکشەممە 1 ئەیلول لە ئیدارەی ئیتڵاعاتەوە پەیوەندی بە برایەکی بێهزادەوە کراوە لە سەقز کە بێهزاد لە ئیدارەی ئیتڵاعاتی شاری سنەیە. هەروەها ئەوەشیان وت هێزەکانی یاسایش لە سلێمانی ئەوەندەیان ئەشکەنجە داوە کە ئیدارەی ئیتڵاعاتی سنە نەیتوانیوە چیتر ئەشکەنجەی بدەن. بێهزاد خاوەن کارتی پەنابەری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە و بە فەرمی نیشتەجێی سلێمانی بووە. هەروەها خاوەن پێداویستی تایبەتیشە لە ڕووی تەندروستیشەوە دۆخی تەندروستی ناجێگیر و هەستیارە. دایک و خوشکی بێزادیش لەلایەن ئاسایشی سلێمانیەوە ئاگادار کراونەتەوە کە دەبێ زۆنی سەوز بە زووترین کات بەجێ بهێڵن. هەر ڕۆژی پێنجشەممە تیوار پەیوەندی بە نووسینگەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری سلێمانیەوە کرد، بەڵام ئامادە نەبوون زانیاری زیاتر لەسەر کەیسەکە بڵاوکەنەوە و تەنیا ئەوەندەیان وت کە سەرقاڵی دانیشتن و کۆبوونەوەن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و ئاسایشی یەکێتی. دوایی چەندین جار پەیوەندیکردن بە کەسوکار و هاوڕێیانی بێزاد خسرەویەوە پێیان وتی جارێ هەواڵ و زانیاری لەسەر کەیسەکە بڵاو مەکەنەوە. دۆخی بێزاد مەترسیدارە و تازە ڕادەستکراوەتەوە نەوەک زیانی زیاتری پێ بگات. هەر بۆیە تیوار پەلەی لە بڵاوکردنەوەی زانیاریەکانی نەکرد، بەڵام دواتر ئاسایشی سلێمانی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەیاند کە بێزاد خسرەوی بەهۆی نەبوونی مۆڵەتی نیشتەجێبوون لە سلێمانی دەستگیر و ڕادەست کراوەتەوە. دووە بە دوای ئەو ڕاگەندراوەی ئاسایشی سلێمانیش ئەمڕۆ شەممە 9 ئەیلول حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەیاننامەیەکی فەرمی بڵاو کردەوە و ڕایگەاند لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا بێهزاد خسرەوی خەڵکی سەقز ئەندامی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران نیشتەجێی شاری سلێمانی لەلایەن دەستگای ئاسایشی هەرێم 2 جار بان کراوە و جاری دووهەم دوای چەند ڕۆژێک بەندکردن و ڕاگرتن ڕادەستی ئیدارەی ئیتڵاعاتی شاری سنە کراوەتەوە. لە ڕاگەندراوەکەی دەستگای ئاسایشی هەرێم هۆکاری گرتن و ڕادەستکردنی بێهزاد خسرەوی بە کۆماری ئیسلامی بۆ ئەوە گەڕێندراوەتەوە کە ناوبرا و مۆڵەتی نیشتەجێبوونی لە هەرێمی کوردستان نەبووە و هیچ پەیوەندیەکی ڕێکخراوەیی بە لایەنێکی سیاسیەوە نەبووە. پێچەوانەی ئەوەی لە ڕاگەندراوەکەی دەستگای ئاسایشدا هاتووە بێزاد خسرەوی ماوەی زیاتر لە 10 ساڵە لەگەڵ دایک و خوشکی لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی دەژین و بەپێی هەموو بەڵگە بەردەستەکان لە نشینگەی شاری سلێمانی مۆڵەتی مانەوە و نیشتەجێبوونیان وەرگرتووە. مانەوەشیان لەو شارە یاسایی و بەپێی ڕێوشوێنەکانی حکوومەتی هەرێم بووە. تەنانەت وەک پەناخوازی سیاسی لە کۆمیساریای بەرزی پەنابەران نوێنەرایەتی UN لە هەرێمی کوردستان ناوی تۆمار کردووە. هەروەها ماوەی 7 ساڵە خۆی و بنەماڵەکەی ئەندامی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوون و لەو ماوەیەشدا لە چوارچێوەی یاسا و ڕێوشوێنەکانی حکوومەتی هەرێم لە سلێمانی ژیاوە و هیچ لادان و سەرپێچیەک لە ناوبرا و ڕووی نەداوە کە لە بنکەو دادگاکاندا لەسەری سەلما بێت. هەروەها حیزبی دیموکراتەوەشی ڕاگەیاندووە حزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕادەستکردنی بێهزاد خسرەوی بە کۆماری ئیسلامی ئێران محکوم دەکات و ڕای دەگەێنێت کە دەبوو دۆسیەی گرتنی بێهزاد بەپێی یاسا لە دەستگای دادی هەرێمی کوردستاندا بڕیاری لەسەردرابە، نەک ناوبراو کە ئەندامی حیزبێکی سیاسی دژبەری کۆماری ئیسلامی و پەناخوازی سیاسیە لە هەرێم لەلایەن دەستگای ئاسایشی سلێمانیەوە ڕادەستی کۆماری ئیسلامی ئێران کرابایەوە. بۆیە وێڕای دەربڕینی ناڕەزایەتی لەو ڕووداوە
داوای زانیاری و ڕوونکردنەوەی زیاتر لە لایەنە پەیوەندیدارەکان و بە دوواداچوونی یاسایی زیاتر بۆ ئەو بابەتە دەکەین. ڕاستە کە بێزاد خۆسرەوی ئەندامی حیزبی دیموکرات بووە و لەلایەن یەکێتیەوە ڕادەستکراوەتەوە، بەڵام هەندێک لایەنی یاسایی و نێودەوڵەتی هەیە کە دەبووە یاسایشی سلێمانی ڕەچاوی ئەم بابەتانەی کردبە. یەکەم پەناخوازبوونی بێزاد خۆسرەوی لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کە حوسێن ئەحمەدی نیاز پارێزەر و یاساناس لەم بارەیەوە و سەبارەت بە لێکەوتەکانی ئەم کردەوەیە بۆ تیوارە ڕوونکردنەوەی داوە و باس لە یاسانێ و دەوڵەتیە پەیوەندیدارەکان بە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دەکات. ئاماژەش بەوە دەکات کە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا و لە یاساکانی ئەو ڕژێمەدا بێزاد خۆسرەوی چی بەسەردێت. بەپی یاسای نێونەتەوەیی بە تایبەت کۆنڤانسیۆنی 1951 ژنێڤ سەبارەت بە پەنابەران کەسێکێ ئەبێ بە پەنابەری سیاسی کارتی UN وەرەگرێت هیچ وڵاتێک ناتانێت ئەو مستەرەدی کاتەوە بە وڵاتێکێ تەقازای لێ دەکات. بە تایبەت ئێران هیچ نوع تەوافقنامێک نێوانی عێراق و ئێران یا نێوانی حکوومەتی هەریم و ئێران ناتانێت کۆنڤانسیۆنگەل بینالمللی کە قاعدەی ئامێران نەقسی کاتەوە. ئێمە دەزانین کارتی UN بووە و طبق قوانینە ئێران بە تایبەت یاساگەلێکێ وەکو بەغی و محاربە و مفسدی لە ئەرز و ئەوانە کە لە یاسای حکوومەتی ئێرانە هەیە دیانی لە مەترسیە قەرارەگرێت ناتانن نسبەت بە ئێستەردانی ئەقدام بکەن و ئەو کارەکە یەکێتی ئەنجامی داوە مەسئولیەتی بۆ ئیجاد دەکات. لە ئێرانە هەمومان دەزانین بە پێی یاسای جمهوری ئیسلامی ئێران بە تایبەت قانونی مجازاتی ئیسلامی و فقدانی یەکدادڕەسی منصفانە و عادڵانە کە هەمووان بەباشی ئەوە دەزانن یەک دەستڕەسی بە ڤەکیلی دادگستری طبق تەفسیری زەی لە مادەی 48 قانون دادڕەسی کەیفەری بۆ ئەو تۆمەتبارە وجودی نییە ئیمکانە ئەوە کە بتانێت لە یەک ڤەکیلی دادگستری مستەقل بەرخوردار بێ بەداخەوانیەتی چون یاسا باسی دەکات. دوو لە ئێرانە دادڕەسی منصفانە و عادڵانە وجودی نییە، ئەو تاحتی ئەشکەنجەی فراوان قەرارەگرێت. هەمووان دەزانن کە لە ئێرانە ئەشکەنجە بەشی ئەساسی ڕەوەندی دادڕەسی بە تایبەت لە نهادگە لە ئەمنیەتیە. چون لە ئێرانە یاسایك وجودی نییە کە مافی تۆمەتبار بپارێزێت بە گیانی ئینسان وەکو ئاو خواردن لە مەترسیا قەرارەگرێت بە احتماڵی ئیعدام و ئەشکەنجەی وجودی هەست. بەداخەوە ئەو کارەکە یەکێتی کردووە لە بینبردنی یاسای مافی مرۆڤ بە تەعهوداتی بینالمللی جاهانی بووگا کە ئەشێ بەوە پایبەند بوویتە. سوهراب ڕەحمەتی پارێزەر و یاساناس لە وەڵامی دوو پرسیاری دیکەی تیواردا باس لەوە دەکات کە لە ڕووی یاساییەوە دەبوایە چۆن و بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ کەیسی بێزاد خۆسرەویدا کرابا و ئێستا کە ڕادستی ئێران کراوەتەوە چی لێ بەسەر دێت و چارەنووسی بەپێی یاساکانی ئێران چی دەبێت؟ هیچ تاکید ناکرێت دەست بەسەر بکرێت هەتاوەکوونی ئەوەی داوا نەکرابێت لەلایەن محکەمەوە یان تاوانێکی ئەنجام نەدابێ و سکاڵاکارێک نەبوو بێ کە نەچوو بێتە بەردە محکەمەوە و سکاڵای لە دژ ئەنجام نەدابێت. ئەم هاوڕێیە ئەوڵەن فۆرمی کۆمیساریای باڵای مافەکانی مرۆڤی دووە من بە شێوەی قانونی لە هەرێمی کوردستان نیشتەجێیە و ئیقامەی نیشینگە کارتی نیشینگەی پارێزگای سلەیمانی هەرێمی کوردستانی پێیە. کۆمەڵێک بەڵگە و دیکومنتی دیکە دراوەتە دەرێ لە فەزای مەجازیداکە ئەو کابرای ئەسڵ نەرووی جسمانیەوە تەواو نەبووە، یعنی کابراکە کە خودی نیزامی کۆماری ئیسلامی وا بزانم مەعافی کردو لە خزمەتی سەربازی کەواتە گرتن و ڕادستکردنەوەی ئەوە خۆی لە خۆیدا ینی دژی بە پێچەوانەی هەموو کۆنڤانسیۆن و یاسانی و دەوڵەتەکان و هەموو جاڕامەی جانی مافەکانی مرۆڤ بەپێی ئەو یاسانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە هەر حاڵ دەتوانین ئاماژە بە یاسای پارێزگاری لە پەنابەرانی سیاسی بکەین کە یاسای ژمارە 11 ساڵی 1970 و بە سەراحەتی داهاتووە کە پەنابەری سیاسی بە هیچ شێوەیە و لە هیچ شەرایەت و دۆخێکدا ناکرێت ڕادستی وڵاتەکەی بکرێتەوە. و بەپێی بەندی دوی مادە 4 ئەو یاسایە دادوەری تحقیق یعنی دادوەری لێکۆڵینەوە تایبەتمەند دەکا بەوەی کە خۆ بپارێزێت لە هەر چەشنە
ڕادەستکردنەوەی پەنابەرێکی سیاسی. بەڵام سەبارەت بە بێهزاد خوسڕەوی بەڕاستی نەک هیچ تاوانێکی نەکردو گیراوە، هیچ دۆسیەک نێتە داواکراو بێ. ئەمن پێم وایە کە زۆر بە شێوەی ناقانونی تەحویلی وڵاتی ئێران دراوەتەوە، لەگەڵەوەی کە ئەو کابرایە کەسایەتێکی سیاسی بوو و ئەوەندەی من بزانم دیارە ناتوان تاکید بم ئەندامی یەکێک لە حیزبەنیارەکانی کۆماری ئیسلامی ئێران بوو. جگەلەوە یاسای بنەڕەتی عێراق لە ساڵی 2000 لە مادە 21 بڕگەی 2دا دیسانەکە ڕادەستکردنەوەی پەنابەری سیاسی بە شتێکی بڤە دەزانێەوە بە هیچ شێوەیەک دەڵێ ڕێگە پێدراو نییە و ئەویش دەگەڕێتەوە بۆ سەر یاسای ژمارەیەکی ساڵی 1970 کە یاسای پەنابەری سیاسیەوە دەڵێ پێویستە ببورن 79 دەڵێ پێویستە پارێزگاری لە پەنابەری سیاسی بکرێت. ناوبراو ئەگەر ئەندامی حیزبێک لە حیزبە سیاسەکان یا حیزبە نەیارەکانی کۆماری ئیسلامی بوو بێ، ئەوە کارەکەی تۆزێک سەخت دەکاتەوە. بەڵام بە شێوەی گشتی من دەتوانم بڵێم کە لە مادە 501 تا مادە 512 لە یاسای سزاکانی کۆماری ئیسلامی ئێران پێناسەی هەموو ئەو تاوانانە دەکات کە دژی بەرژەوەندەکانی نظامی کۆماری ئیسلامی ئێران. لەو پێناسە بۆ ئەو پێناسەیە قازی تەحقیق یا قازی لێکۆڵینەوە دادوەری لێکۆڵینەوە دەتوانێت بە لە بەرچاوگرتنی تەواوی ئەو بەڵگانەی کە لە دژی کەسایەتێکی وەک کاک بێهزاد هەیە، وەگەوەی کە ئاسان بۆچی فۆرمی دوئێنی هەیە کە ڕەنگە ئەو یەکێک لە قورستترین ڕێکارەکان بێ، ینی قورستترین تەکیف و خەمڵاندنی یاسایی بکەن و ئەگەر ئەندامی حیزبێکی نەیاری کۆماری ئیسلامی بوو بێ تر ئەوە ڕەنگە کارەکەشی قورستتر بکە. سزا هەرە سوکەکەی هەتاوەکو 10 ساڵە لە مادەکانی 499 ئاماژەی پێ دەکات. بەڵام ئەگەر بێت و خەمڵاندنێکی قورس بە یان بە شێوەیەکی ڕاشکاوانە بڵین سیاسی بێ، ئەوان لەوێدا دەتوانن بە محاربی بناسێنن، دەتوانن بە مفسدی فی الئەرضی بناسێنن. ئەگەر بە مفسدی فی الئەرضی بناسێنن حکومەکەی ئیعدامە، ئەگەر بە محاربی بناسێنن دەکرێت ئیعدام بێ، سەلەبیان پڕاندنی دەستی ڕاست و لاقی چەپی بێ، ویان ئەوەی نەفی بەلەدی بکەن کە ئەوی بچنەوە بۆ شۆنێکی دیکە بێ. ئەمانەیە چەند لە سزاکانن و ئەگەر لە سزای تاوانی محارەبەدا ئەگەر ناوبراو ئەو خەمڵاندنی بۆ بکرێت کە دەستی بۆ چەک بردووە، ئەوە بێگومان لە محارەبەشدا دەتوانن حکمی ئیعدامی بدەن کە بەداخەوە ئەم ینی کۆی یاسای پەنابەرەتی لە هەموو وڵاتاندا لەسەر ئەوە تاکید دەکا و پێداگەری دەکا کە ناکرێت تەحویل بدرێنەوە لەبەر ئەوەی زیاتر وڵاتە کۆنە پارێزەکان وڵاتە دیکتاتۆرەکان هەوڵی گەڕانەوەی پەنابەری سیاسی دەدەن، یان ئەسڵان تاکەکانی نێو کۆمەڵگە کارێکی وایان لەگەڵ کردوون کە نەتوان لە وڵاتی خۆیان بژین، ئازادی ڕادەربڕینیان نێوەڕوو لە وڵاتێکی دیکە دەکەن و وەک پەنابەری سیاسی لە وڵاتە مامەڵایان لەگەڵ دەکەن. جا بۆیە یاسای پەنابەری لە هەموو وڵاتان و بگرە لە زۆربەی یاسای بنەڕەتەکانی وڵاتانی دموکراتیکدا ناردنەوەی کەسایەتی سیاسی و پەنابەری سیاسی بە شتێکی مەحاڵ دەزانن و ڕێگەی پێنادەن کە بە شێوەیەک ڕادەست بکرێتەوە. جیاواز لەوەش تیوار لە ئەنجامی بەدووەداچوونەکانی ئەوەی بۆ دەرکەوت کە پێش بێهزاد خۆسرەویش ئەندامێکی دیکەی حیزبی دموکرات بە ناوی میم عین لەلایەن ئاسایشی سلێمانیەوە دەست بەسەر کراوە و تا سنووری باشماخ لە ناوچەی پێنجێن براوە بۆ ئەوەی ڕادەستی ئیتلاعات بگرێتەوە. بەڵام حیزبی دموکرات پێش ئەوە ڕێگری کردووە و فریا کەوتووە تاو ئەندامەیان ڕادەستی ئیتلاعات نەکرێتەوە. لەم دۆخ و خۆناغە زەمانیە ئێستادا کە حیزبەکانی ڕۆژهەڵات دۆخیان بەم ڕۆژە گەیشتووە، ئاسایشی یەکێتی لەلایەکەوە هەڵدەکوتێتە سەر بنکە و بارەگا و کەمپەکانی کۆمەڵەکان لە زڕگوێز و ناشاریان دەکات بگوازنەوە کەمپی سوورداش. لەلایەکی دیکەشەوە ئەندامانی هەموو حیزبە ڕۆژهەڵاتیەکان لە سلێمانی بانگهێش دەکات، لێپرسینەوەیان لەگەڵدا دەکات و ئەشکەنجەیان دەدات. دواتریش دوور لە یاسا و پرەنسیبە نێودەوڵەتی و ناوچەیەکان ڕادەستی کۆماری ئیسلامی ئێرانیان دەکاتەوە.
لێرەوەیە دەکرێت بپرسین یەکێتی بۆچی ئاوا بۆتە کەواسووری بەر لەشکر و جێبەجێکاری ڕێککەوتنە ئەمنیەکەی نێوان ئێران و عێراق؟ یەکێتی چ سوود و قازانجێک لە ڕادەستکردنەوەی پێشمەرگە و ئەندامانی حیزبە ڕۆژهەڵاتیەکان دەکات؟ دەبێت بپرسین چ سیاسەتێک لە پشت پەردەوە دەگوزارێت بۆ ئەم کردەوانە؟